داواکارین لە دادگاش کە ئەو کتێبانەی چاپ نەکراوە بیگەڕێنیتەوە لە بۆی نەفەوتێ و چاپ بکرێت. کاکێژە دەمێت پێم بڵێ لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو بابەتی گەرمینی سۆشال میدیاەوە بوو کە کتێبخانەکەی عزیزگەردی فرۆشاوە بەبێ ئاگاداری کە سوکارەکەی دەمێت بزانم لەسەر زاری جەنابتانەوە ڕوونکردنەوەتان چیە لەسەرەوە بابەتە ئەوە بابەتە چۆن بە بۆی خەڵک زیاتر ئاشناوێت. کتێب بەخێر بێن سەرەتا کتێبخانەکەی دکتۆر عزیزگەردی مامم خراز زیادکردنی ئاشکرا بە ئاگاداری هەموو واریسەکانی وەلو زیادکردنەش ئەمە بەشداریمان کرد لە پێناوەی کتێبخانەکە نەفەوتێ و بڵاو نەبتەوە. باشە لە نێو کە سوکارەکەتان کەس هەبوو منافەسەی ئەوە بکات کە کتێبخانەکە بەدەست بێنێت یان تەنها ئێوە بوون لە نێو ساحەکەدا؟ لە زیادکردنەکە هەر لە بینی خانەوادەی خۆمان بوو. مەبەستمەوەی لە نێو خانەوادەی خۆتان ئامۆزای دیکە دیان کە سوکاری دیکەت هەبووە بەڵام ئێوە بەدەستانی نا. باشە بۆچی ئەو بڕە زۆرە 136 ملیۆن بۆ کتێبخانەیەک؟ کتێبخانەکە ئەوەی دەینی لەبەر ناوی مام عەزیز کتێبخانەکە ئەوەی دەینی. باشە ئێستا دەتانەوێت دوای ئەوەی کتێبخانەکەتان بەدەستێناوە لە هەمان شوێن دەبینێتوان چی بەسەر کتێبخانەیەدا دێت بۆی خوێنەران یان ئەوانەی چاویان لەو کتێبخانەیە بزانن چی بەسەر دێتن؟ کاگاریان هەر لە یەکەم ڕۆژەوە لە سەرخەت بووە لەمە زیاتر خەمخۆر بووە و هەتا ئێستاش لە سەرخەتە بە هەماهەنگی لەگەڵ ئەو بزانینەوە لە بەحەرکەیان شوێنی شوێ دابین دەکەین یان دەهێنینەوە ناو وەزارەتی ڕۆشنبیری یعنی وەکو شوێنێکی مێژووی هەر هەڵدێگرن بە هەمان شێواز و میکانیزمی خۆی وەکو لە جێ خۆی ببینێتەوە مولکەکە فرۆشراوە خانوەکە پێش ئێستا فرۆشراوە ئەوەی کە خرایتەم زادەی وەمە کڕیتمانەوە تەنیا کتێبخانەکەیە. باشە بڕیارتان داوە لە دوا ڕۆژە ئەو کتێبخانە ئەو کتێبانە بمێننەوە یاخود بفرۆشێ چکە لە نێو سۆشال میدیا ئەو دەنگۆیە هەیە کە شاعیر یان نووسەر با بڵین پێشەوەی کۆچ بکات باسی لەوە کردووە حەز ناکەم کتێبخانەکەم بفەوتێت خوێنەران بەردەوام ئەو کتێبخانەیان لە بەردەست دابێت. ئەوە چی بەسەر ئەو کتێبخانە دێنن دوای ئەوە کە شوێنێکتان بۆ دابین کرد؟ ڕاستە ئەوە هەر بەخۆی وەسیەتی مام عەزیز بوو بە ڕەحمەتبی کە کتێبخانەکە بمینێتەوە ئەمەش کە چوینە ناو ئەو مزایدە و ئەلحەمدوللا توانیمان بیکڕینەوە هەر لەبەرەوە ئامانجە بوو کتێبخانەکە بمینێتەوە. باشە کتێبەکان دەفرۆشتێن دواتر یان دەمێننەوە؟ نانە بێگومان فرۆشتنی ئێستا نییە وەکو کتێبخانە وەکو مولکێکی گشتی بمینێتەوە بۆ سوودێکی گشتی هەبی یانی ئەوە دێکەنە مولکی گشتی بێگومان. بەێ زۆر باشە کاکێژە دەمێت یەک بابەتی دیکە بزانم کتێبخانەکە دەکرێت بە نزیکەی بزانین چەند کتێبی تێدایە یان چەند کتێبی با بڵێن عەزیزگەردی لە نێو کتێبخانەکەدا بوونی هەیە؟ کتێبخانەکە 18514 کتابە وەکو کتاب وەکو گۆڤاریش 1938 گۆڤارە. سەرجەمیانی خۆی دەستی خۆی شوێن پەنجەی خۆی بە شوێن نووسینەکانەوە دیارە؟ کتێبەکانی خۆی زیاتر لە 100 کتابی هەیە بەڵام بەشێک لە کتێبەکانی چاپ نەکراوە و داواکارین لە دادگاش کە ئەو کتێبانەی چاپ نەکراوە بیگەڕێنیتەوە لە بۆی نەفەوتێ و چاپ بکرێت. هەنی ئەوانەی چاپیش نەکراوە چاپی دەکەن؟ بێگومان.